معقولە تۆ 6 مانە خزمەتی نەخۆشەکەی ئەمە پاداشتی حکومەتە بۆ نەخۆشەکانمان؟ لەگەر ئەوان خزمەتی نەخۆشەکانمان نەکەن ئەی نەخۆشەکانمان چی بکەن؟ ماوەی 2 هەفتە عیلاجی وەرنەگرت یعنی زۆر زەرورە زۆریش پێویستەکە وەریگرت. جام کە پڕ بوو لێ ئەڕژە بەجددی. بەتەحەداوە ئێڵە هیچ کەسێ ئامادە بێت زیاد لە 6 مانگ بەبێ هیچ بڕەپارەیە لە سەنتەرێکی شێرپەنجە ئامادە بێ خزمەتکە و هیچ پارێکی وەرنەگرت بێت. ئەوەی ئەو خەستخانەی هیوا بۆ نەخۆشیەکان لە هیچ شوێنیشکە ناکرێت. گیری کارمەندان و پزیشکانەکەم کە بە هیچ شێوازێک ناتوانن لەوە زیاتر خزمەتی دوژوانی شێرپەنجە بکەن. با هەمومان پاڵپشتی هیوا بین بۆ ئەوەی نەوەکانی داهاتوومان بێهیوا نەبن.